بالبنيان أنا برنامجنا برنامج بين باش كردستان ده البته ما الدسبيكش بحث کرد کو مشاركة جديد معها يا صاحبي أول شيء السر يام بابت مشاركة معه کو جورينا هرمونا البته جورينا هرمونا نبتني جنان ده يام جنان ده يام تكلم بجنة نبتني الصنافة رجزي مدا بلكي جورنا هرمونات نظر رجزي نيرو مدا هي يشتي السر في چند باغم صام جورنا هرمونات چند کارگری بو سر مهمیه هي چند زیده بیه چاره سری هي و بوچی توجد من اصلا توشي في جورنا هرمونات بون بو في چند جمع فانداريا دكتورة جان احمد سپورا نخوشين جنان و زارق بوني بينا دكتورة زور بخير بين تماش بخير دكتور ايكم بالاساس جورني هرمون كان ديار لي صدام حالته بلا وبا ايكم جرب بزن جورني هرمون چیه و چون درسته بید بله تكتوني هرمونات لشته جنسي مينا بشويكي قشتي تشجن ما ياخذ كجبه رو اداه امش بشويكه كتسير اكاتسر كاري عندما كاني لشي لا مثلا قوريني سوري مانغاني ياخذ لا كمبونوي ياخذ لزيابوني ياخذ لويكا بيتهوي خوان بربون عندي جار كارمندي تري هي لا سر لشي جنكا وكو بيدابوني مو لشي دا ياخذ قلبوني كي زور ياخذ ابيتهوي نزوكي بشويكي قشتي كاريكي طواو لسر لشي جنكا ياخذ اما اللي لاني شا حالة يعني جورني هرمون هي عندك شو هرمون هي حتما هي لهردو لا هي والله زياتر مثلا أمل جنانا بدي أكريتو بوشي دكتورة زياتر لجنان جنان خواردنيان ويا يعني جنان جغليان ويا رجزيان هروايا كزياتر قرني هرمونك يعني تكشوني هرمونك رجزي ميا طبعا هو كان زور بو أوي كأم قرن كاريا روبا هندك راسه هو كار ربطي بجوري جاني أو كسر وهي ياخد بجوري خواري أو كهي بلام هو كاريش هيك ناوكي لشي جنك يا رؤيا مثلا أنا ناوكي أجري كم جار باس كنت شو كي أنا قدين كن بوي جنان أقدر بيجي لا مثلا هرموناتي ليش هرموني بتعبتي جنانا كلا جنانا درجات ربطي بو جلاندو هيك لمشكا هي بتيتري جلاند اگر هاتو نخوشك لو جلاندها هبت وكو توجبوني جريك تيومريك ياخد نخوشك لو جلاندها اما كاركات سر او هرمونانا مثلا بكم رشني ياخد بزيارة رشني چونك او جلانداني كلويو ارجيت او جلاندانا كاو هرمونا ارجيت كاركات سر هلكدان هلكدانش بجوري أو إشي خوي أجر بريكي وبمضبوطي أو جلاندانا نرجت استجابة هلكدان استجابي نابت بقوي أو هرمونانا درست كات كأبيته هوي رخصني مثلا صوري معنا ياخد دروس كردني منال كاري لسر أو أبيت مثلا لو عنا له هلكدان كيس دروس بيت نخوشي دروس ببيت ياخد مثلا ناقوشي منالان السوريكي تنكيكي بو أويكا بتواني من عندروس بشوكي قشتي هو كار سريكاني توجوني حالتك تشي بس لسن هو كارك الخوت بس بشوكي قشتي يعني دياتين هو كار تشي كزوتين طبعا هو كارنا وكان إمكو بس ما كي كم بتمان هو كادر كي بس هو كاري ناوكي كمان هي جوران كاري له الكدان خويا لخدي هي الكدان خويا مثلا توجبون بتيومرك يعني جريك تيادرس بيه ياخد كيسكي دور اما شو كاركي دركي نيكا كارك هذا سر او هو كار ناوكي هو كاركي جيناتيه ناوكي جاري واحد جيناتيه بلا هندي حالات مان هي جيناتيه هندي حالات مان هي نخوشيك تو بر دروس به مثلا جنكا كيسك لسر هلكداني دروس به لواني كيسكي ساده بيت لواني كيسكي نخوشي بيت كل سر هلكداني دروس تكشوني هرمونك قلت دكتوره يعني ام كيسه هندي جار تكشوني هرمونك او كيسه دروسك هندي زور بو ام حالتي دروس بوني كيس خوي ام حالتك زور بس اكريتو كيس ناو ابريل راسي خوي كيسنيه تكيف سي هالكدانه يعني هالكدانك
کیس بریتێ لەوەی مەسەلەن کیسێکی گەورە دروستە بێ لەسەر هێلکەدانەکە بەڵام تەکەویس بریتێ لەسەر ئەوەی کیسی وردورد کیس نییە لە ڕاستیە شوێنی هێلکەیە لەسەر هێلکەدانەکە وەکو پەردەیەکی ئەسوور تشبیهی ئەەکەی بە دەوری هێلکەدانان سبەبی دروستبوونی ئەمە چی بە تایبەت لە ئێستا کە زۆر زگماک دەورێکی زۆری هەیە مثلەن ئەو خێزانانەی کە ئەوە هەیەیان مثلەن کچێک کێت ئەوەی هەیە ئەپرسیم زین دایکی هەی بووە لە زۆربەی زۆری حاڵەتەکانە دایکی هەی بووە بەڵام مەرج نییە دایکی هەی بوو مثلەن ئێمە ئەگەڕێنەوە ئەڵێن پوری لە طرفی دایکی یاخود لە طرفی باوکی و لە زۆربەی زۆری حاڵەتەکانە بەڵێ لە زۆربەی زۆری حاڵەتەکانە ئەبینین لە لایەنێک هۆکاری بۆ ماوەی ڕۆڵی هەیە بۆ هۆکاری بۆ ماوەی ڕۆڵی هەیە طبعا یەکێک لە شتەکانی تر کە دەورێکی مهمی هەیە بەڕاستی خواردن لەگەڵ جۆری ژیانی خەڵکیە مثلەن ظاهرەیەکی زۆر ئەبینی لە خەڵکا ئێستا قەڵەوەیەکی زۆر هەیە بە تایبەتی لە قەڵەوی دەور ئەبینێت قەڵەوی دەورێکی بەڵێ باش ئەبینێت لە گەنجەکانە طبعا ئەمە زیاتر ئەیگەڕێنەوە بۆ جۆری ژیانی ئێستا لەگەڵ خواردن مثلەن خواردنەکان خەڵک بە شێوەیەکی گشتی یعنی ئەتیمان بە خواردنی نایە هەر خواردنێک بێ ئەی خوات بێ ئەوەی پارێزگاری لیاقەی خۆی لەشی خۆی قەڵەوی خۆی بکات و جۆری ژیان مەسەن زۆربەی زۆری ئەوانەی کە قەڵەون ئەگەر لیان پرسی سێرەکەی خواردنەکانی خواردنی غەڵەت ئەخۆن مەسەلەن نووسنەکانیان غەڵەتە ڕاستە مەسەلەن ئەڵێ یەکی شەو ئەنوم دوی شەو ئەنوم بەیانی سەعات 11 هەڵەسێ 12 هەڵەسێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو لە حوتی ئێوارەوە مەسەلەن لە هەشتی ئێوارەوە جوڵەی کەم ئەکاتەوە لەبەرەوەی ئیشی نامێنێ دائەنیشێ فتەیەکی زۆر کەم ئەو حرەکە هەیە لە حیاتیە بەڵام خواردنەکە ئەهێنێ سێژەم یاخود دووژەمی تێر و تەسەل ئەخوا یعنی ئێمە حرەکەیەکی زۆر ئیکەم دانیشتێکی زۆریش دانیشتێکی زۆر هەیە خواردنەکەش زۆرە دکتۆرە خواردنەکە لەبەر ئەوەی پرۆتیناتی زیادە بۆیە بەسەیانی ئەو خواردنانە ئەگرین کە پرۆتینی زۆرە بۆی ئەم تێکشۆنی هۆرمۆن دروستە بێت یان خواردنەکەمان سەقەتن نەخێر پرۆتین ڕەبتی نییە بە خواردنە بە یعنی زیاد خواردنی پرۆتین ڕەبتی بە قەڵەوێکەوە نییە بە پێچەوانەوە هەندێک ڕێژیم هەیە ئەتیماد ئەکاتە سەر بەس پرۆتین بۆ ئەوەی لەشتدا بەزێ بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو خواردنەکان یعنی خواردنەکانمان بە شێوەیەکی گشتی ئەگەرم لە حەزە بکەیت زیاتر خەڵک ئاحتیمادی لەسەر خواردنی دەرەوەیە کە نازانین مەزدەڕەکەی چییە چۆن بەخێوکراوە مثلەن تۆ مریشکێک لە ماوەی هەفتەیە کرا لە هێلکەیەکەوە بۆت ئەکەن بە مریشکێکی قەڵەوی گەورە حتمەن ئەمە بە هۆرمۆنات و بە طریقەیەکی تایبەتی قەڵەو لەسەر مریشک دکتۆرە زۆر باسی پێستەکەشیەکەن ئەڵێن پێستەکەی مریشک کە زۆر بخڕێت یان مثلەن ڕانەوانە نەک سنگێکی زۆر بخوێت ئەوانەش بنە حاڵەتی یعنی بنە سەبەب بۆ تێکشۆنی هۆرمۆن بۆ دەرکەوتنی مو لەسەر دەم و چاو ئایامە ڕاستە طبعا بەڵێ چونکە ئەمیش هەر ڕەبتی بە مثلەن زیاخۆرێکە و بە قەڵەو بوونەکەەوە هەیە و وەکووتمان جۆری خواردنەکە مثلەن زۆربەی زۆری ئەو هێلکانەی کێتە ناو وڵاتەکەمانەوە هەمووی لە دەرەوە هاتۆ نازانی ئەویش چۆن دروستکراوە خواردنە معەلەبەکان خواردنی پاسفودەکان کە ئەم مادانەی پێوەی ئەکرێت کە زۆربەی زۆری گەنجان ئێستا ئەتیمادیان لەسەر ئەو شتانەیە حتا لە میوەکانمانە یعنی دائما من مثلا تەرکیز لەسەر ئەوە ئەەکەم ئایا ئێمە سێوەکەی خۆمان هەڵبژێرین کە شکلی زۆر جوانی و خوار و خێچە و وەکو شوێنێک پێ وەکو بڵین کرمایی بووە یا سێوێکی تر هەڵ ئەبژێری بە ڕەنگ زۆر جوانە بریقەی هەیە دوو مانگدای ئەنیت هیچ تێک ناچێت ئایا ئەمە یعنی خەڵک ئەتوانێت ئەو پرسیارە لە خۆی بکە ئەمە بە سروشتی دروست کراوە ئەم سێوە یاخود ئەم میوەیە یا ئەوەی خۆمان سروشتی ترە و دائیمە ینی من ئامۆژگاریم بۆ خەڵک ئەوەیە پەنا ببرێتە بەر خواردنە خۆماڵیەکان چونکە بەڕاستی هێشتا نەگەیشتۆتە ئەو حەدەی زیاتر ئەو فرت و فێڵەی تیا بکرێت و بە ماوادی کیمیاوی و بە طریقەیەکی گۆڕینی جیناتی خواردنەکە دروست بکرێت چونکە ئەزانین ئێستا لە دنیای لە زۆربەی زۆری خواردنەکان تعدیلی جینات کراوە بۆ ئەوەی مەسەلەن شکڵەکەی گەورە بێت یا ڕەنگەکەی وابێت باش ئەمە دیارە خواردن بەشێکی هۆکارەکانە بەس لەسەر نیشانەکانی قسە بکەین لە تەمەنی چەند ساڵیەوە ئەگەر پیاو بێ خۆی خودژن بێ
یاخود کزبیان کوڕ بڵین لە تەمەنی چەند ساڵی و نیشانەکانی دەردەکەون تێکچوونی هۆرمۆنات زۆربەی زۆری کات لەم جیلەی ئێستایا کە ئەیبینین لە دوای تەمەنی باڵغ بوون 1-2 ساڵ دوای تەمەنی باڵغ وادەی دوای ئەوەی کە سۆڕی ماگانەی دەرەکرێت کە لە وڵاتی ئێمەیە بە معدل تقریبا دەوری 11 بۆ 13 ساڵیایە پاش ئەوەی ساڵێک 2 ساڵ مثلەن سۆڕی ماگانەی بەڕێکوپێکی بووە دوای ئەوە سیرەکەی سۆڕی ماگانەی تێکچۆیەت مشکلی ئەوەی هەیە کەم و لەسەر دەموچاوی دروست بووە بە شێوەیەکی گشتی لەم تەمەنەیە وردە دەست پێ ئەکات لە بیستەکانیشا بە زۆری ئەبینرێت لە ژن و کچە بەعام هەر ئاوە ئەبینرێت بەعینە شێوە ئەبینێت زۆربەی زۆری کات شەکوایە کە بە شێوەیەک دەست پێ ئەکات یاخود تێکچوونی سۆڕی ماگانەیە یاخود دەرکەوتنی مووە بە شێوەیەکی گشتی چارەسەرەکەی دکتۆر چارەسەرەکەی چۆنە و چارەسەرەکەی ئاسانە چارەسەری ئەم چارەسەرەکەی لە هەندێک وەکو وتمان بۆ ماوەیە مثلەن بۆ ماوەکان لەوانەیە کە ڕەتی بە بۆ ماوە هەیە ئەبینی کچەکە ئێمە ئێستا باسی قەڵەویمان کرد بەڵام ئەبینی زۆری زەعیفە سیر ئەەکەیت ئەم حاڵەتەی هەیە لەمانەیە زیاتر بۆ ماوەیە طبعا چارەسەرەکەی مثلەن بۆ ئەگەر مۆزوعی سۆڕی ماگانە بێت ئەتوانین بە عیلاج ڕێکی بخەین بەڵام ئەگەر سۆڕی ماگانەکە تەخیرە بێت لە زۆربەی زۆری حاڵەتەکانە تەخیرە بێت لە زۆربەی زۆری حاڵەتەکانە تەخیرە بێت بەڵام هەندێک جاریش نامنتەزەم ئەبێ مثلەن زوو بۆ یە فترێکی زۆر ئەمێنێتەوە دوایی فترێک دواکەی دوایی ئەوە مثلەن جارێکی کە بۆیێتەوە بە ناڕێکوپێکی بەڵی بۆ نیە مثلەن چەند ڕۆژە و چەند ڕۆژ نییە یان ئەمەش مەرج نییە یعنی بە نامنتەزەمیەت یعنی مەرج نییە چەند ڕۆژ بێت و دوای چەینکێتەوە سیرەکەی فترێکی زۆر نایبێت دوایی بۆیەت مثلەن مانگێک ئەمێنێتەوە تیا 15 ڕۆژ ئەمێنێتەوە 15 ڕۆژی کە نابە جارێکی کێتەوە سەری ئەمە سۆڕی ماگانە ئەگەر باس لە نەزۆکی بکەم دکتۆرە ئەم تێکچوونی هۆرمۆنە چۆن نەزۆکی دروستەکە یان تەنیا تێکچوونی هۆرمۆنە کە ئەبێتە سەبەب بۆ نەزۆکی طبعا هۆکاری نەزۆکی زۆرە بەس ئەم یەکێکە لە هۆکارەکان کە ناتوانین بڵێن لە 100% نەزۆکی دروست ئەکات بەڵکو درەنگبوون یعنی تەخیری ئەکا مناڵ دروست بوون تۆزێت تەخیر ئەکا لەبەرەوە مەسەلەن ئەگەر کچێک بێت بۆ لامان ئەم حاڵەتەی هەبێ ئەگەر قەڵاو بێت مثلەن ئامۆژگاری ئەوەی ئەەکەیت کە وەزنی خۆی دابەزانێ وەزن دابەزانن دائیمە ئێمە تەکید ئەەکەین بەس ئەحتیمال نەکاتە سەر بەڵێ ئەحتیمال نەکاتە سەر بەس ئەوەی خواردنی ڕێخا ڕێخستنی خواردنی ژەمەکانی خواردنی ئێمە ناڵێن ڕێجی چونکە ڕێجیم شتێکە ناتوانێت دائیمە بێ خواردنی ڕێک بخات و لەگەڵ وەرزش ئەمە دوو شتی زۆر زەرورن کە بیکەن مەسەلەن وەرزش مەبەستمان ئەوە نییە طبعا چوونی ئەم سنتەرانەکە بۆ لیاقە و ئەمانە شتێکی باشە بەڵام ئەمە شتێک نییە تۆ دائیمە بتوانیت بیکەی مەرج نییە ئەوەش باشە و بەڵام حیاتی خۆی مەسەلەن ڕۆشتنی زۆر ڕاکردن لە ماڵەوە ئەتوانێت ڕاضەی کە هەیە بیکا مەسەلەن ڕاضەی سویدی هەیە بیکا پەتپەتێن بکە ئەو شتانێک کە لە ماڵی هەموو شتێک مساعدە هەموو حرەکەیەک مساعدە بۆ ئەوەی کە بتوانێت بیکە طبعا ئەگەر بێت و ئەوکو بەڕێزت فەرمووت بۆ نەزۆکی مەسەلەن ئەوانەی کە ئەگەر قەڵەون پیان ئەڵێن خۆیان دابەزێنن اینجا عیلاج دەست پێەکەی چونکە وەکو وتمان زوبەی زۆری حاڵەتە تەکەیوس لەسەر هێلکەدان یعنی چەند هێلکەیەک دروست ئەبێ ماگانە ناتوانێت بێتە دەرەوە بتەقێ بۆ مانگی دوایی چەند دانەیەکی کە دروستە بێ لە ئەنجامدا یعنی بە شێوەی وەکو پەردەیەک وەکو تەکەیوسێک کیسی وردورد لەسەر دیواری هێلکەدان دروست ئەبێ کە توانای ئەوەی نییە بە جوانی ئیش بکە هێلکەکە بێتە دەرەوە لەم کاتەیە دابەزانی کێش و عیلاجەکە یارمەتی دکتۆرە بە زۆر جار دووگیانی شەژنەکە و تەکەیوسیشی هەیە ئەمە طبیعیە تەسیرات وەکو پێم وتیت لە 100% نابێتە هۆی ئەوەی کە نەزۆکی دروستکە بەڵکو وتمان ئەبێتە هۆی ئەوەی دوابکەوێت لەبەر ئەوە ئەو حاڵەتەکەی هەیە نەمانوتۆ نەزۆکیەکە یا جاری وە هەیە عیلاجی وەرگرتووە و هێلکە دروست بۆ و دووگیانیش بۆ بەڵێ ئەو بۆ خۆپاراستن چی بکرێت گرنگە لەم نەخۆشیە و تێکچوونی هۆرمۆنەکان بەگشت ئەوانەی کەوتمان ڕەتی بە بۆ ماوە هەیە خۆپاراستن نیە دائیمە ئامۆژگاریان ئەەکەین کە یەکەم شت قەڵاو نەبن دووەم شت دوای ئەوەی شو ئەەکەن باشتر وایە منەعمەکەن نەکەن بۆ فترێکی دوور و درێژ چونکە احتیمال مناڵبوونیان تۆزێک دوا بکەوێت ناڵێن لە 100% ئەڵێن احتیمالە
طبعا بالنسبة أواني قلوين يكمين هنغاو ما نراسيا بيان علين كيشيان داب بازينن بورزش و برای خستنی نظامی خواردنیان نک برای رژیم چون که رژیم لوانه رژیمی زور قاسی کن که امش ضرری خویی هبید اینجا دوای او مثلا اگر تمنی منال بو فتره او سی اعتیادی یک دو سالک بو سر بو اوی منالی ببین اگر ابی علاجی بیریت بو ای هل کدانی خریتایش بالنسبة قضیه مشتکه و مثلا علاج هي علاج بعض علاجي هرمونات هي يارمتي نالين الصدى صلاية با أو استشم سنترانة هي بو قضي موكا أتوان ليزر كان ولا برني أو بلام أجر بيتو أو مساعدة خوينك بس بليزر لا يبري احتمالي أوي دروس ببيته. زور سپاس لك يا دكتورة. زور سپاس بخير. بله سپاس با دکتر ژیان احمد پسپورا نخوشیان جنالیان زالبونه کل سرتک چون هورمونان چندین زانیاریم باش به بجبوی جنان رکن دارم تا